نائارامی و کۆچبەری ببێتە شێوازی ژیانی گەلانی عێراق هەروەک چۆن دەوڵەتانی کۆلۆنیالیست خۆ بەدەستەوەدانیان بۆ گەلانی عێراق بەڕەوا بینیوە دەوڵەتی ئاردۆغانیش بە هەمان شێوازی عوسمانی هەوڵ ئەدەن لەسەر خاکی عێراق مل بە گەلانی کورد و عەرەب و ئاشووری و ئێزیدی و پێکاتەکانی دیکە کەش بکەن هاوکات هێز و دەسەڵاتە میلیگەرا و خێڵەکیەکانی کوردیش کە پارتی دیموکراتی کوردستانی عێراق 70 ساڵە نوێنەرایەتی ئەو هێڵە وابەستەیە دەکات وەک ئەڵقەیەکی دانەبراو لەو دەسەڵات و ذهنیەتە بۆ تەسلیمگرتنی ئیرادەی نەتەوەی گەلی کورد بەردەوام کۆس بووە لە بەردەم پێشکەوتن و تێپەڕاندنی سیستەمی خێڵەکی و ناوچەگەری ڕێگر بۆ لە دروستبوونی ئیرادەی یەکگرتووی نەتەوەی و پشتبەستوو بەهێز و ئیرادەی خۆی بەواتایەکی دی درێژە پێدەری سیاسەتی دوژمنان بوون و کۆسب بوون لە گەشەسەندنی پێشکەوتنی سروشتی کۆمەلگای کوردیدا بەم جۆرە تەمەنی دەسەڵاتیان درێژ کردوێتەوە و لە چوارچێوەی بازرگانیکردن بە مافەکانی گەلی کورد خۆیان خستۆتە سەودا و مامەڵە لە بازاری داگیرکەراندا بەو پێیە جوڵانەوەی میلیگەرایی لە باشووری کوردستان بارتەقای دەسەڵاتە دیکتاتۆر و نەتەوە پەرستەکان لە چارەسەر نەبوونی کێشەی کووردا ڕۆڵی نەرێنیان بینیوە لە ئێستادا بزوتنەوەی ئازادی کوردستان وەک تێکۆشانێکی گشتگیر بۆ ئازادی مرۆڤایەتی بۆ هەموارکردنەوەی هەموو ئەو بەلادابردانەی کە ذهنیەتی دەسەڵاتداری قۆڕەخکاری کۆمەڵگەی بە ئاقاری هەڵەدا بردووە و تەواوی سروشت و مرۆڤایەتی تێکداوە بۆ ئاژبوونەوەی تەواوی پێکاتە و باوەڕمەندی و نەژادە جیاوازەکان و سروشت و کۆمەلگا تەبگەرەکەمان لە هەوڵ و تێکۆشانێکی لێبڕاوانەدایە و بۆتە هیوای گەلانی ناوچەکە و مرۆڤایەتی ئاشکرایە دەوڵەتی عێراقیش بەقوڵی لە ناو قەیران و کێشە مێژوویەکاندا دەژیت و هەروەک چۆن دەیان ساڵە لە ناو شەڕ و ماڵوێرانیدا بووە و جەنگ لە دوای جەنگ توانای مرۆیی و مادیەکانی هاڕیوە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسیش لە ساڵی 2003 لەلایەن هێزی هاوپەیمانانەوە هیچ کات لەو جێژاوە ڕزگار نەبووە و ئارامی و ئۆقرەیی بەخۆیەوە نەدیوە شەڕی مەسەبی و تائیفی و هەڵتۆقینی گروپی ئاینی توندڕە و وەک ئەلقاعیدە و ئەنسار و جوندول ئیسلام و دواترینیشان شەڕی ماڵوێرانکەری درندەکانی داعش و دەیان گروپی دیکە و دەستێوەردانی دەوڵەتانی دەوروبەر گەلانی عێراقی تووشی ماڵوێرانی و کۆمەڵکوژی و کۆچبەری زیاتر کردووە